کاری خۆمم خۆشەوێ لەبەرەوەی چۆن وڵاتی خۆمم خۆشەوێ کارەکەی خۆشمم ئاوا خۆشەوێت من لە ساڵی هەشتاوە لەگەڵ باوکم ئیشمە کرد مەطعەم و چایخانەی هەبوو لە یادگار لەگەڵی ئیشمە کرد و فێری ئەم کارە بووم خۆم لە بیدایەتەوە پاقلەواتی بووم لە فڕن ئیشمە کرد لەگەڵ مامم دوایی لەگەڵ باوکم ئیشم کرد ماڵمان کاتی خۆی لە چۆمان بووە باوکم لەو کاتەش لەوێ مەطعەمی هەبووە بەڵێ بۆ نمونە برایەکمێ لە خۆم گەورەتر ئەو ژەر کەبابچیە ئیتر کە باوکم ئەمری خوای کرد دەستم لەم کارە هەڵگرت سنگم هەیە باڵم هەیە کەبابم هەیە گۆشتم هەیە جگەرم هەیە کەبابەکە کەبابی بەرخ و گۆلکە من تێکەڵ یەکەم نەک بڵێم بە تەنهایی بەرخە بە تەنهایی بەرخ نییە با بڵێن لە 140 بەرخی تێکەم لە 160 گۆلکی تێکەم ئەو خەڵتەیە بە ڕێگایەکی یۆنانی کردومە ئەوە نەبوونی ساردیەدا نەش با بڵێن ئاوتەماتی پێوە بێ یا بسووتێ ئینجا من شەر ئەو خەڵتەیە یعنی زۆر حەزم لێیەتی و خۆم زۆر لێ خۆم و خەڵکیش زۆر لێ خوا و خەڵک لێ ڕازین وەڵڵی من کاری خۆمم خۆشەوێ لەبەرەوەی چۆن وڵاتی خۆمم خۆشەوێ کارەکەی خۆشمم ئاوا خۆشەوێ لەبەرەوەی حەزەکەم ڕزقێک کە ئیشی لێکەم بە حەڵاڵی ئیشی لێ بکەم بێ غەل و غەش بێ